خۆشەویستان ڕگەی سکایپەوە زانە جەبەلی لە وڵاتی بولگاریا لەگەڵمانە. سڵاو لێ بێ کاکزانە، ئەم کاتت باش. دەمەوێ باسیشی خولەکەم بۆ بکەیت. خولەکە چییە؟ چەند ڕۆژە وەروەها باسی شتێک دەکەن لەم خولە و چ جۆرە میوزیکێک دەژەن لەم خولە. سلااو لە ئێوەش بێ، سلااو لە هەموو کوردستانیان، سلااو لە هەموو تەماشەوانانی کوردستان 24. خۆشحاڵم کە لە کوردستان 24 پلاس دەردەکەوم. سوپاس بۆ ئەم دەرفەتە. ئەم خولە لەلایەن ئەکادیمیای هونەر ئەوروپی بۆ هونەر بەڕێوە دەچێتن. ساڵانە ئەم خولە بەڕێوە دەچێتن لە شاری ڤارنا. ئەمە دەیەمین ساڵەکە ئەم خولە بەڕێوە دەچێت لە شاری ڤارنای بولغاریا. ئەم خولە تایبەتە بە دانانی موزیک بۆ فیلم و دراما و گەیم. لەلایەن کۆمەڵێک مامۆستای زۆر بەناوبانگ کە دانەری موزیکن، چەندین فیلمیان، چەندین موزیکیان بۆ چەندین فیلمی جیهانی نووسیەوە، لەوانە کاریان لەگەڵ موزیکدانەرانی هۆلیوود کردووە، لەگەڵ دەرهێنەرەکانی هۆلیوود کردووە و ئەم خولە نزیکەی 24 ڕۆژە. هەموو ئەو وانانەی کە تایبەتن بە دانانی موزیک لێرە دەگوترێنەوە لەم هۆڵەدا. ڕۆژانە ئێمە لەم هۆڵە بەیانیان و ئێواران دەرس دەخوێنین. هەروەها لە هەر 4 ڕۆژێک جارێک ئێمە پێویستە موزیکێک بنووسینەوە کە لەلایەن ئۆرکێسترای رادیۆی سۆفیا لە بولغاریا دەژەنرێت. ژانیارەکانی ئۆرکێسترا موزیکی ئێمە دەژەنن بە شێوەیەکی لایڤ. سەرەتا ئێمە تەنها بۆ ئامێری پیانۆ موزیکمان نووسیەوە، دواتر بۆ ئامێرە ژێدارەکان لەگەڵ کلارینێت، دواتر لەگەڵ سەرجەم ئامێرە ژێدارەکان لەگەڵ پیانۆ و هارپ. ئێستا دوایین پرۆژەمان ئەبێت موزیکێک بنووسینەوە بۆ سەرجەم ئامێرەکانی ئۆرکێسترا. زۆر باشە کاکزانە، دەمێ باسی ئەم بۆ بکەیتەوە وەکو بەرهەمهێنێکی میوزیکی کوردی لەم خولە بەشداری کە خولێکی نێودەوڵەتیە و چەندین کلتوری جیاوازی میوزیشی لەوێ دەژەنرێت. تۆ پێت وایە کوردێک چ سوودێک وەردەگرێ، وەروەها ئەمان چ سوودێک لە میوزیک ژەنێکی کوردی وەردەگرن؟ لە ڕاستیدا کاکژیر، من هەندێک جار لەبەر ئەوەی دەنگی جەنابت دەپچڕێت من زۆر باشە حاڵی نەبووم لە پرسیارێکی جەنابت. دەمەوێت بزانم تۆ وەکو کوردێک، وەکو میوزیک ژەنێکی کوردی چ سوودێک لەم جۆرە خولە نێودەوڵەتیانە وەردەگری و ئەوانیش چ جۆرە سوودێک لە میوزیک ژەنێکی کوردی وەردەگرن؟ ڕاستە، بەڕاستی ئێمە وەکو کوردستان وەکو ئاگادارین کە ئێمە زۆربەی کارەکانی درامی و موزیکیمان یاخود درامی و فیلممان لە دەرەوەی کوردستان ئەنجام دەدرێتن. بۆ ئێمە مانان شارەزابوون لەو بوارە موزیکدانان بۆ دراما و بۆ وێنە بەگشتی زۆر پێویستیمان هەیە بەو بوارە لە کوردستاندا. خەڵکانێکی دروست بوون کە موزیک لە بۆ فیلم و وێنە و میدیا بە شێوەیەکی گشتی دابنێن، بەڵام ئێمە پێویستمان بەوەیە کە بزانین لە دوایین تەکنۆلۆژیاکانی جیهان چی بەکاردێنن بۆ دانانی موزیک. دواتر زانست هەمیشە پێویستی بەوەیە کە بخوێندرێتن. ئەگەر مرۆڤ لە هەر ئاستێکی زانستیش دابێتن، هەر پێویستی بەوەیە کە شتی نوێ دەربارەی زانستەکە فێر بێتن. بۆ من نزیکە ئێمە لە 15-16 وڵاتی جیهانەوە بەشدارین لەم خولە. من تاکە کەسێکم کە ڕۆژهەڵاتیم بەشداریم لەم خولەدا کردووە، یاخود لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو ئەو وڵاتانی کە ئاسیەوین یاخود ڕۆژهەڵاتین، تەنها من بەشداریم لەم خولەدا کردووە وەکو موزیکارێکی کورد. بەڕاستی بێگومان ئێمە بەردەوام لەناو پۆلداین هەموو ئەو هاوڕێیانەی کە لە نەتەوەکانی ترن بەردەوام ڕاوبوچوون دەگۆڕینەوە و لەسەر موزیکی نەتەوەکانی تر قسە دەکەین. مامۆستاکان زۆر بەلایانەوە سەرنجڕاکێش بوو کە بخۆشیان گوتیان ئێمە دەزانین کە
کورد زۆر دەوڵەمەندن لە ڕووی کەلتور و موزیک و میلۆدیەوە بەڕاستی ئەمە بەڕای من هەنگاوێکی زۆر باش بوو من ئاواتە 3 ساڵە دەمەوێت لەو خولەدا بەشداری بکەم خۆشبەختانە ئەم ساڵ توانیم بەشداری بکەم نزیکەی 17 ڕۆژە ئێمە دەرس دەخوێنین و موزیک دەنووسینەوە و لەم هۆڵەدا زۆر زۆر باشە کاک زانە دەبێت باسی ئەوم بۆ بکەی ئێستا بواری فیلم وەرواز دروستکردنی زنجیرە لە کوردستان پێشکەوتووە فیلممان هەیە لە سینەماکان نمایش دەکرێت زنجیرەمان هەیە لە تەلەڤیزیۆنەکان پەخش دەکرێت پێت وایە دروستکردنی میوزیک و ساوند تراک و ساوند ئیفێکت لەو بوارانە لە کوردستان کە ئەنجام دەدرێتە لە چه ئاستێکە و پێت وایە چی دیکەی پێویستە تاوەکو بگاتە ئاستێکی نێودەوڵەتی جیهانی بۆ نمونە وەکو هۆڵیوود یاخود وەکو فیلمی هیندی بتوانین سوود لەو ئاوازانە وەربگرین کە لە باگراوەندی فیلمەکان و زنجیرەکان هەیە ڕاستە بەڕاستی من پێم وایە ئێمە زۆر پێویستیمان ببینینی لەو جۆرە خولانە هەیە دواتر دەربڕین شتێکی ترە لە موزیک هەندێک ئێمە گزارشت لە وێنە دەکەین موزیکی فیلم هەندێک جار ئەو سنوورانە دەشکێنێتن چونکە کە تۆ گزارش لە هەست دەکەی ئیتر کەسێک ئەگەر دڵی خۆشە ئەگەر هەر نەتەوەیەک بێتن لە ناو هەر ژینگەیەک بێتن هەمان ئەو هەستەیە کە ینی ژینگە و نەتەوایەتی و ناسنامە زۆر دەور نابینێتن لە موزیکی فیلم چونکە تۆ موزیک لە بۆ هەستەکان دەنووسیەوە ئەو کەسە ئەگەر کوردێک بێتن ئەگەر بولگاریەک بێتن ئەگەر هەر کەسێکی تر بێت دەتوانێت ئەو موزیکە لە بۆ ئەو هەستە بگونجێت لەگەڵ ئەوەشدا ئێمە زۆر جار هەوڵ دەدەین کە بۆنێک ڕەنگێکی موزیکی کوردی بخەینە ناو فیلمەکە چونکە ئەوەش زۆر گرنگە کە موزیکار بەو شێوەیەش بیر بکاتەوە کە ڕەنگێکی موزیکی کوردی لە ناو ئەو موزیکەدا هەبێتن کە داینەوە بۆ فیلمێک یا خۆت وێنەیەک من لە یەکێک لە ڕیکۆردەکانی خۆم میلۆدیەکی مامۆستا حەسەن زیرەکم بەکارهێنا لە ناو موزیکەکە بە شێوەیەکی فێد ئین و فێد ئاو دێتە ناو موزیکەکە و دیسان دەردەچێتن لە موزیکەکە ئەمە زۆر گرنگە و وەکو بوارەکە بەڕاستی ئێمە پێویستیمان بە دانەری ئاوازدانەری موزیک هەیە بۆ فیلم و دراما لە کوردستان من پێم وایە زۆر زۆر باشە زۆر باشە کاک زاناجیان زۆر سپاس میوانمان بوویت لە بولگاریەوە بە هیوای ئەوەی کاری باشتر جوانتر لێوە ببینێ دووبارە زۆر سپاس